من سوورم لەسەر بڕیارەکەم دوای 20 ساڵ لە ئەزموونەوە فێربووم کە هەرگیز کاتی باش بۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا نەبوو لەبەرەوە هێشتا لەوێ بووین ئاگاداری مەترسیەکان بووین ئێمە پلان بۆ هەموو پێشهاتێک دادەنین بەڵام هەمیشە بەڵێنم بە خەڵکی ئەمریکاداوە کە ڕاشکاو بم لەگەڵتان ڕاستیەکە ئەوەیە دۆخەکە خێراتر لەوە دژوار بوو کە پێشبینیمان دەکرد ڕۆژی 15 بوو پاش 20 ساڵ لەوە دەرنانیان تالیبان جارێکی دیکە گەڕایەوە و دەستی بەسەر کابولی پایتەختی ئەفغانستاندا گرت ئێرە کابولە ئەو شارەی کە چەکدارانی تالیبان بە بێتەقاندنی یەک گولە توانیان بچنە ناوی بەڵام هێشتا ترس و دڵڕاوکێ بە سیمای شارەکەوە دیارە خەڵکی ئەفغانستان هێشتا حکمی 20 ساڵ لەموبەری تالیبانیان لەبیر نەکردووە پاش کۆنتڕۆڵکردنی تالیبان بەسەر بەشی هەرە زۆری وڵاتەکەدا سیاسەتبانانی ئەفغانستان بەشێکی کەمیان لێ دەرچێ وڵاتیان بەجێهێشت یەکێک لەوانەی ماونەتەوە سەید ئەحمەد گەیلانی سەرۆکی بەرەی نیشتیمانی ئیسلامیە کە یەکێک بۆ لە سەرکردەکانی جیهاد لە دژی سوپای یەکێتی سۆڤێت ڕۆژێم گۆڕە سەر و کۆمار کەسێکی خیانەتکار بوو خەلیلزاد ئەوی هەڵدەسوڕان سەرەڕای شکستی لە هەڵبژاردن بەڵام خەلیلزاد کۆمەکی کرد بۆ ئەوەی هەڵبژارنەکە بباتەوە خۆی و هاوکارەکانی کۆمەڵێک دز بوون مڵک و ماڵی ئەفغانیەکانیان دەدزی و هەموو ئەفغانیەکانی ژەمە دەزانن لەوەتەی مجاهدین هاتوونەتە کابول هیچ حاڵەتێکی دزی یان شەڕ یاخود هێرشی خۆکوژی ڕووی نەداوە هیچ سکاڵایەک بەهۆی لێدان و دەستدرێژی لە دادگا تۆمار نەکراوە لە سەرانسەری ئەفغانستان ئاسایش بەرقەرارە و مجاهیدەکان بۆ پاراستنی ئارامی لە هەموو شوێنێکن مجاهیدەکان بەپێی ئەو پلانە دەجوڵێنەوە کە ئێمە بۆیان دادەنین پارەی بەیتولماڵ و سامان و مڵکی هاوڵاتیان بە تەواوی پارێزراون پشتیوان بە خوددا مجاهیدەکان دامەزراوە گشتیەکان و کۆمپانیا بازرگانیەکان و باڵیۆزخانەکانی وڵاتان لە هەموو ویلایەتەکان و لە هەموو شارەکان دەپارێزن ئێمە کابول دەپارێزین وەکو چۆن پێشتر لە ویلایەتەکانی دیکە هەمان کارمان کردووە مجاهیدەکان ئێستا سەرقاڵی ئەوەن کە ئارامی و ئاسایش لە کابولی پایتەخت بسەپێنن بۆ ئەوەش شەو و ڕۆژ لە ئەرکدان ئێستاش لە هەوڵی ئەوە داین پلانێکی باشتر دابنین بۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتی داوامان لە دەسەڵاتی نوێ ئەوەیە کە بە زووترین کات حکومەتێکی تەکنۆکرات پێک بێنێت حکومەتێک بێت کە لای گەلی ئەفغانستان و لای دەوڵەتانی دراوسێ و هەموو جیهانیش مای قبولکردن بێت بۆ ئەوەی دامپێدانانی فەرمی جیهانی بەدەست بێنێ و بەوەش ژیانێکی باشتر بۆ هەمنیشتیمانیان دابین بکات من دڵنیام ئەگەر وڵاتانی جیهان دان بەم حکومەتە دانێنێن ئەوە دەبێتە سەرچاوەی مەترسی بۆ سەر ئەفغانستان و خەڵکەکەی لەو حاڵەتەدا ناتوانین ئەم ماشێنە بەرەو پێش بجوڵێنین ئەگەر هاوکاری نێودەوڵەتیمان لە پشت نەبێت دا ماشین چەلەوەلای نەشوو لە کاتێکدا کە بەشێکی خەڵک پێشوازیان لە گەڕانەوەی تالیبان دەکرد هەزاران ئەفغانی دیکە لە هەوڵی خۆ دەرباسکردن و هەڵاتندا بوون لە کابول ئەوەش لە ڕێگەی یەک تاکە دەواازەوە کە فڕۆکەخانەی حامید کارەزای بوو ناسۆری ئەزمموی ڕابردویان لەگەڵ تالیبان وای لە هەزاران کەس کردبوو کە تەنانەت هەندێکیان خۆیان بە فڕۆکەکاندا هەڵبواسن لە ترسی ئایندێ کە کەس نازانێ چۆن دەبێت لێرە زانکۆ دەبینن کە چۆڵ بوو هیچ کەسێکی تێدا نەماوە چاومان بە دکتۆر حەمزە حەکیمی دەکەوێت کە مامۆستای زانکۆی سەلام بوو لە کابول و لەم 20 ساڵی ڕابردوودا لێرەوانەی دەگوتەوە لە سەردەمی حکمی تالیباندا بەدەستهێنانی بڕۆنامەی بەرز بۆ بەشێکی ئەفغانیەکان وەک خەونێک وابوو خەڵک هەڵدێن و پەنا دەبەنە بەر فڕۆکەخانەی کابول بۆ ئەوەی لە ئەفغانستان دەربچن
بەڵام ناتوانین بە دڵنیاییەوە بڵێن ئەو خەڵکە هەمویان لە ترسی تالیبان هەڵدێن. ئەفغانستان وڵاتێکە 75% خەڵکەکەی لە ژێر هێڵی هەژاریدا دەژین. ئەوەش پاش 20 ساڵ لە حکمی ئەمریکا لە ئەفغانستان. 75% لە ژێر هێڵی هەژاری واتە کەمتر لە $1 داهات بۆ خێزانێک لە یەک ڕۆژدا. ئەمە دیمەنی بەردەم فڕۆکەخانەی نێودەوڵەتی حامید کارزایە. لێرە ئاسایە سەدان کەس ببینی کە خەریکی پڕکردنەوەی فۆرمن بەو هیوایی ڤیزای دەرچوون لە نیشتیمانی خۆیان دەست بکەوێ. هەژاری و گەندەڵی و زوڵم و هەموو ئەو شتانە وا لە خەڵک دەکەن لێی هەڵبێن. بەڕاستیش دڵنیاکردنەوەی خەڵک و ناردنی پەیامی دڵنیاکردنەوە لە ئایندەیان نابێ هەر بە قسە بێت. هێشتاش زووە بۆ ئەوەی بڵێن ئەم واقعە لە ماوەیەکی نزیکدا دەگۆڕێ. بۆیە ئاساییە کە خەڵک لە خۆیان و سەرچاوی بژێویان دڵنیا نەبن و ڕووبکەنە دەرەوەی وڵات. سەرڕای و هەژاریەی لە ئەفغانستان هەبوو. ئێستا لەگەڵ گەڕانەوەی تالیباندا مەترسیەکی گەورە کەوتۆتە سەربار یابووری و داهاتی تاکە کەس. لەگەڵ گەڕانەوەی شەریعەتی تالیباندا دەیان پیشەوکاری بازرگانی چوونەتە لیستی کارە قەدەغەکراوەکانەوە. کەس نازانێ ئایندە چی بۆ باری گوزەران و ئابووری ئەم وڵاتە هەڵگرتووە کە سامانی ژێرزەویەکەی بە چەندین تریلیۆن دۆلار مەزەندە دەکرێت. پێش گەڕانەوەی تالیبان ئارامی و سەقامگیری هەبوو، بەڵام بە گەڕانەوەی ئەوان هەموو شتێک گۆڕاوە. ئێستا هەست بە دڵنیایی ناکەین. ئەم ڕۆژانە ڕەوشەکە ئاساییە و خەڵک وەکو جاران دێن بۆ کڕینی شتومە. ڕەنگە لە داهاتوودا بارودۆخەکە بەرەو باشتریش بچێت. ئێستا بەهۆی حواڵەکردنی پارە لەلایەن بازرگانەکانی ئەفغانستانەوە نرخی دۆلار نازێگیر بووە و نازانی نرخەکەی بەرەو کوێ دەڕوات. بەرزتر دەبێتەوە یان دادەبەزێ. هەندێک جار نرخی $1.82 ئەفغانیە، بەڵام جێگیر نییە بەهۆی گۆڕانەکانی بۆرسە بەرز و نزم دەکات. $2 میشه و در ساعت به ساعت تغییر میکنه دیگه. در این نظر بعضی مالا که هست نرخشون بالا رفته. کاریگەری لە سەرکاری ئێمە نەبووە، تەنیا کێشەیە کە هەبێت ترسی خەڵکە. ئەگەر ئارامی و دڵنیایی هەبێت خەڵک دەستنەوە سەرکارەکانیان. ئێستا خەڵک دەترسێن ئەفغانستان بە یەکجاری وێران ببێ و هیچ ئارامیەک نەمێنێت. بەڵام تا ئێستا هەموو شتێک باشە و کێشەی زۆر نابینین. ئێستا کڕیارمان کەمترە و وەکو جاران نییە. بەشێکی زۆری گەنجان خەریکن کۆچ دەکەن و زۆرینەی ئەوانەی لە کابول ماونەتەوە خەڵکی هەژارن. باشترین داواکاری کە بەرەو ڕووی حکومەتی نوێی بکەینەوە ئەوەیە بە زووترین کات خۆی بە گەلی ئەفغانستان بناسێنێت بۆ ئەوەی خەڵک هەز بە دڵنیایی بکەن و لەو ئایندەی کە چاوەڕێیان دەکات دڵنیا بن. تالیبان دەڵێن کە ئەوان پلانیان هەیە و هاوکار دەبن لە دابینکردنی بژێوی خەڵک و خوێندن و کاری بازرگانی و ئارامی بۆ خەڵک، هەروەها ژیانی شەرەفمەندانە و بازاریکار و ژیانێکی شایستە بۆ خەڵک. دوایی ئەمانە گەلی ئەفغانستان بڕیار دەدەن ئاخۆ تالیبان دەتوانێت سەرکردایەتی وڵات بکات یاخود نا. ئێمە ئێستا بۆیان دووپات دەکەینەوە کە دەتوانن حکومەت پێک بێنن، بەڵام ئایا دەتوانێت بەردەوام بیان نا؟ بە ڕاشکاوی بڵێم من تەنیا یەک قسەم هەیە، دەبێت لە خەڵکی ئەفغانستان بپرسێ کە ئاخۆ ئیمارەتی ئیسلامیان دەبێت، ڕژێمێکی کۆماریان دەبێت یان پادشایی، دەبێت خەڵک ئەم بڕیارە بدەن، بەبێ ئەمە سەرکەوتن مسۆگەر نابێت. لەوانەیە قەدەر نەخوازێ ئەم جوگرافیایی ناوی ئەفغانستانە
شوێنی ژان و خۆشگوزەرانی بێ. هەندێک دەڵێن جیهان وازیان لە ئەفغانیەکان هێناوە و لێگەڕاون چەک بکەوێتە دەستیەوانەی هیچ باوەڕێکیان بە ئازادی نییە. قەدەغەکاری لە ئێستاوە دەستی پێکردووە. ژنان گەڕاونەتەوە بۆ بورقع. ئەو ئازادیانی 20 ساڵی ڕابردوودا بۆ ژنان بەدی هاتبوون لە شەو ڕۆژێکدا بوون بە خەون. چیدی فیلمی سینەمایی پەخش ناکرێ. میوزیک و ئاهەنگ و پێشانگای شێوەکاری بوونە بەشێک لە ڕابردوو. ژنانی مامۆستای زانکۆ کەوتونەتە نێوان دوو بژاردە، هەڵاتن یا خۆگونجاندن لەگەڵ واقعی نوێ. وڵاتەکەیان فرۆشتین، یەک بەیەکی ئەم وڵاتی ئێمەیان فرۆشت، دۆلاریان کۆ کردەوە و خەڵکیان لەگەڵ خاک و خوێن یەکسان کرد. ئێستا بۆچی دەڵێن خەڵک خۆشحاڵ نین؟ بۆچی خەڵک خۆشحاڵ نین؟ ئەوەی کە خۆشحاڵ نییە دزە، چەتەیە، ئەوانن کە وڵاتی ئێمەیان فرۆشت. ئەڵڵاهو ئەکبەر، ئەڵڵاهو ئەکبەر بۆ موجاهیدان، بژین موجاهیدان، بژین موجاهیدان. چەند هەفتەیەک لەمەوبەر ئەم قوتابخانەیە جمەی دەهات لە قوتابیان. کچەکان لەگەڵ کوڕەکان لە هەمان پۆلدا دەنیشتن، بەڵام ئێستا هەمووان دۆشتا ماون و نازانن ژیانیان بە چ بارێکدا دەگۆڕێ، چونکە دەسەڵاتدارانی نوێ یاسایی تایبەت بە خۆیان هەیە. وضعیت خۆ تاڵ و بەرمای تڵاویە قسمێکە راسیدا گفتەکە ئاگاداریان کردینەوە کە قوتابخانەکان دەکرێنەوە و قوتابیان و مامۆستایان دەتوانن دەست بە دەوام بکەنەوە و وانەکانیش بخوێنن. ئێمەش ئەمڕۆ من و هەندێک لە قوتابیان هاتوین و پشتیوان بە خوددا مامۆستاکانی دیکەش دێنەوە پاش ئەوەی ئاگادار دەکرێن. ڕەوشەکە باشە. ئەوزۆ خوب است. ترس و دڵڕاوکێ بە ڕوخساریانەوە دیارە، بە تایبەتی کەیەکێ لە چەکدارانی تالیبان لێرە ئامادەیە و هاتووە فەرمانیان بداتێ تاوەکو دەست بە خوێندن بکەنەوە. من ئەوەندەش ناترسم، من ئەمڕۆ هاتبووم بڕوانامەکەم وەرگرمەوە، بەڵام هاوڕێکانم زۆربەیان نەهاتوون، تەنیا هاوڕەیەکم لێرە بوو. من لە تالیبان ناترسم. تالیبان تا ئێستا باشن لەگەڵ قوتابیان و حەقیان بەسەر خەڵکەوە نییە، هەڵسوکەوتیان ئاساییە. ئێمە ئاشتێکی سەرتاسەریمان ئەوێ بۆ ئەفغانستان. ئێمە ئەوەمان لە تالیبان دەوێ ڕێگە بە کچان بدەن، خوێندن تەواو بکەن و بتوانین ئازادانە بچینە دەرەوە. تەنیا 20% ئافرەتانی ئەفغانستان دەتوانن بنووسن و بخوێننەوە، واتە 80% ئافرەتان نەدەتوانن بخوێننەوە نەبنووسن. زیاتر لە 60% ژنانی ئەفغانستان کە لە گوندەکان دەژین دەستیان نەدەگەیشتە خزمەتگوزاری تەندروستی. ئەمەیە واقعی ژن لە ئەفغانستان. تالیبان لە بەردەم ئاڵنگاریەکی گەورەدایە بۆ ئەوەی ئەم ژنانە بگەینێتە مافی خۆیان. شان رضایت خوب دارن و بعضشان دیگه ناراضی. بەشێکی خەڵک ناڕازین لە تالیبان، بەڵام بەشێکی دیکە حکمی ئەوانیان بەدڵە. هەندێک خێزان هەن کە گەورەی خێزانەکانیان لە ناو سپای پێشوو بووە و نەچوونەتە سەرکار و فەرمانی خۆیان. وا بیر دەکەنەوە کە ڕەنگە دوور خراپنەوە. ئەمانە هێشتا هیچ سەرچاوەیەکی بژێویان نییە. بۆیە هیوادارین تالیبان ڕێگە بە گەڕانەوەی کارمەندان و ئەو سەربازانە بدات کە لە سوپای پێشوودا بوون بە هەمان موچە و پلەی پێشوویانەوە. ئەو خێزانانە بەم شێوەیە دەتوانن بژێوی خۆیان پەیدا بکەن. دەربارەی قوتابخانەش ئەوان داوایان لێکردوین بگەڕێنەوە سەر کاری خۆمان. خۆدشان گفتن کە بیاین ما خامەدەیم دەگەن. تا ئێستا ڕوون نییە بزودنەوەی تالیبان چۆن مامەڵە لەگەڵ ژمارەیەک دۆسیەی جۆرا و جۆر دەکات لە چیاکانی تۆرابۆراوە بۆ حکمی کابول. عوبەیدوڵڵا وەقاس بەرپرسی جێبەجێکردنی شەریعەتە لە کابول. لە کاتێکدا دادوەری شەرعی بوو لە گوندێکی نێوچیاکان. ئێستا لە شارێکدا بەرپرسە کە ژمارەی دانیشتوانی لەسەروی 4 ملیۆن کەسە. سەبارەت بە ژنان لە ئیمارەتی ئیسلامیدا من شەریعەتی ئیسلامیم بۆ ژنان ڕوندەکردەوە. ئێمە ڕێ بە ژنان دەدەین بخوێنن. بەڵام بە دڵنیاییەوە بۆ جۆرە نابێت کە لە سەردەمی دەسەڵاتی پێشوو هەبوو. ژنان دەبێت لە ماڵی خۆیان دابنیشن. ئێمە لەسەر ڕێبازی پێغەمبەری ئیسلام دەڕۆین. پێویستە بە جۆرێک لە ماڵەکانیان دەربچن کە ڕوخساریان دیار نەبێ و پەچە بپۆشن. تەنیا دەشتوانن ئوسوڵی فقهی ئیسلامی بخوێنن.
مافی ئەوەیان نییە وەکو جاران دەوامی فەرماگەی حکومی بکەن چونکە ئێمە ڕێ بەوە نادەین ژن و پیا و لە یەک شوێن دابنیشن ئەمە پێچەوانەی شریعەتی ئیسلام و یاسای ئیمارەتە شریعەتی پێغەمبەری خودا و ئیسلام ئەمەیە بەڵێ شریعەتی ئیسلام مافی داوەتە ژنان ئێمەش پێویستمان بەکاری ژنان هەیە لە هەندێک فەرمانگە کەواتە ڕێگە دەدەین بە گوێرەی شریعەت و بە پۆشینی پەچەوە کار بکەن خوێندن خۆ تەنیا بۆ پیاوان نییە ژنانیش دەبێ ئەو مافیان هەبێ کە بخوێنن دەبێ بخوێن و فێر ببن لەو باوەڕەشدام کە تالیبان ڕێ بە خوێندنی ژنان دەدات بەڵام پێم وایە خوێندنگەی کچان و کوڕان یەکجا دەکەنەوە با لە بیریشی نەکەین ژمارێکی زۆر گەنج لەم شەڕەدا لە ناوچوون ئەو ژنانەی لە پاش ئەمان بەجێماون پێویستیان بەکارە بۆ ئەوەی بژێوی خێزانەکانیان دابی بکەن ئەگەر کار نەدەن بە ژنان ئەوە ئەو خێزانانە لە برسان دەمرن و ناتوانن لە بارودۆخێکی وەهەدا بژین دەبێ ئەم خاڵە لەبەر چاو بگیرێت دەبینزەزین و دەیبان دەبایە ډێرە خاصە تەوەجۆ وشي بەهۆی ئەو هەموو چیرۆکەی کە کەسوکارمان لەبارەی حکمی پێشووی تالیبان بۆ ئێمەیان گێڕاوەتەوە خەڵک دەترسن بەڵام ئێستا دەبینین ئەوان باشترن و هیچ کاردانەوەیەکمان دەرحەق ژنان لێ نەبینیون لەو ڕۆژانەدا چەند جارێک لە ماڵ هاتوومەتە دەرەوە کەس بە تووڕێی قسەی لەگەڵ من نەکردووە خوێندنی هاوچەرخ کۆتایی هاتوو پشتیوان بەخوا میتۆدێکی نوێی خوێندن بۆ ئیمارەتی ئیسلامی دادەنرێ و سەر لە نێو قوتابخانەکان دەکرێنەوە لەگەڵ دەست بەکاربوونی حکوومەتی نوێ فەرمان بە قوتابخانە و زانکۆکان دەدرێت بە پێی یاساکانی ئیمارەتی ئیسلامی دەست بەدەوام بکەنەوە حکمی یەکەمی تالیبان بەر لە 20 ساڵ زیندانێکی ڕاستەقینە بوو بۆ ژنان لە خوێندن و کارکردن بێبەش بوون نەدەبوو بۆ پشکنین بشنە لای پزیشکی پیاو نەدەبوو بەبێ پۆشینی بورقاع لە ماڵەکانیان دەربچن و مافیۆشیان نەبوو بە تەنیا لە دەرەوەی ماڵ ببیندرێن هەندێک جار بەرەو ڕووی سزای زۆر تون دەبوونەوە کە دەگەیشتە سزای بەردبارانکردنیان تا مردن ئەم واقعانوەیە کە خۆی سەپاندووەتە سەر ئەفغانستان جیهان ناچارن مامەڵی لەگەڵ بکەن ئەم واقعا بە پێی یاساگەلێک بەڕێوە دەچێت کە مەرجەعەکەی بریتیە لە شریعەتی ئیسلام چونکە گەلی ئەفغان گەلێکی موسڵمانن دەشکرێ مەسەلەی ماف و ئازادیەکان جا ئەوەی پەیوەستە بە ماف و ئازادیە گشتیەکان یان ماف و ئازادیەکانی ژن لەم چارچەوەیەدا ڕافە بکرێ ئێمە لە 20 ساڵی ڕابردوودا هیوامان لەسەر دیموکراسیەکی درۆینە هەڵچنی بوو دیموکراسی هەبوو نەبوو بەڵام میدیا هەبوو دەمانتوانی بڵێن چی باشە و چی خراپە و کەس نەیدەتوانی کە دەممان دابخات دەمانتوانی ڕخنە لە حکومەت و کەسایەتیە سیاسیەکان بگرین ئێستاش وا لەم حکومەتە چاوەڕێ دەکەین کە گوێ لە خەڵکی بگرێن تالیبان ئەگەر ئەمە قبول نەکەن ئەوە دیموکراسی و ئازادیە گشتیەکان لەناو دەچن کۆمەڵگەی نێودەوڵەتیش ڕێگا بەمە نادات لۆیە بەدەنا دێ بەیان دێ ئازادی ئاغا مری ئەو دنیا داشەی نیشی قبلەوەلێ تالیبان کە بە مانای فێرخوازان دێت زودنەوەیەکی ئیسلامی سوننەی چەکدارە سەرکردەکانی پێیان وایە کە ئەوان شەریعەتی ئیسلام جێبەجێ دەکەن مەلا محەممەد عومەر لە ساڵی 1994 ئەم زودنەوەی دامەزراندووە کە یەکێ بوو لە جەمسەرەکانی شەڕی ناوەخۆ لە وڵاتە پێکێنەرەکانی لە قوتابیانی قوتابخانە شەرعیەکان بوون و سەرجەمیشیان بەڕەچەڵک پەشتۆنن کە دانیشتوانی ناوچەکانی باشوور و باشووری ڕۆژهەڵاتی ئەفغانستان پێک دێنن پاش هێرشەکان 11 سپتەمبەری 2001 هۆی داڵدەدانی سەرکردەکانی ڕێکخراپی قاعیدا کەوتنە بەر پەلاماری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڵام پاش 20 ساڵ لە ڕوخانی ڕژێمەکەیان جارێکی دیکە و پڕچەکتر لە جاری یەکەم گەڕانەوە ناو کابول سەرکردەی نوێیە بزودنەوەیە هیبەتوڵڵا ئاخوندزادە کە لە زیندانی ئەمریکیەکاندا بوو و ئەمڕۆ لە نێو کۆشی کۆماری دانیشتوو بۆتە میراتگری ڕژێمی پێشوو
بە فەرمانی ئەمیری موسڵمانان بڕیاری لێبوردنی گشتی بۆ هەموو ئەندامانی حکوومەتی پێشوو دەرچوو. ئەم بڕیارە هەموو کارمەندان و فەرمانبەرانیش دەگرێتەوە. ئەم لێبوردنە بۆ ئەوەیە کە جارێکی دیکە شەڕ و کوشتار ڕوو نەداتەوە و لە لێکەوتەکانی جەنگ دەرباز بین. پاش واژۆکردنی ڕێککەوتنی دۆحا لە نێوان تالیبان و حکوومەتی ئەمریکا دەمانزانی کە گۆڕانکاریەک بەڕێوەیە. بەڵام چۆنێتی ئەو گۆڕانە جیاواز بوو لەوەی کە ئێمە پێشبینیمان دەکرد. ئێمە پێشبینی دەرکەوتنەوەی تالیبانمان بەم ڕوخسارە نوێیەوە دەکرد، واتە دەمانزانی دێنەوە بۆ سەردەسەڵات. بەڵام بوونی حکوومەتێک کە ئەمریکا لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا پەروەردەی کردووە، سوپایەک بە 300,000 سەربازەوە دام و دەستگای ئەمنی جۆرا و جۆر لەم وڵاتەدا دامەزراوەکانی دەوڵەت کە ئەمریکا ملیارەها دۆلاری تێدا خەرج کردوون لە ماوەی ئەم 20 ساڵەدا، هەموو ئەمانەمان لەبەرچاو بوو کاتێک سیناریۆ پێشبینی کراوەکانمان لە پاش ڕێککەوتنی دۆحا تاوتوێ دەکرد. ئێمە پێشبینیمان دەکرد تالیبان وەکو هاوبەشی حکم بگەڕێنەوە، یان چەند جەولەیەکی یەک لە دوای یەک و پڕزەحمەتی دانوستاندن هەبێت لە نێوان حکوومەتی ئەفغانستان و هێز و لایەنە سیاسیەکانی سەر گۆڕەپانەکە و حیزبە جیهادیەکانی پێشوو. بەڵام ئەوەی ڕوویدا پێچەوانەی هەموو چاوەڕوانیەکان بوو. وێڕای ئەوەی کە تالیبان بزوتنەوەیەک و حیزبێکی یەکانگیرە و شارەزایەکی زۆریان لە شەڕدا هەیە، بەڵام لە بواری بەڕێوەبردننی وڵاتدا هیچ جۆرە شارەزایەکیان نییە. حکومەت کاتێک دەتوانێت کار بکات کە خەڵکی پسپۆڕ و خاوەنتوانای هەبێت و سیستەمی هەبێت. ئەمە خاڵێکی بنچینەیە بۆ بەڕێوەبردننی وڵات و حکوومەت. ئێمە کادر و گەنجی زۆرمان هەن کە شارەزان لە بواری بەڕێوەبردننی حکوومەت، چ لە ناو ئەفغانستان و چ لە دەرەوەی ئەفغانستان. ژمارێکی زۆر گەنجی موسڵمان و ڕۆشنبیرمان هەن کە لە دەرەوەن و خاوەنتوانە و شارەزایی پێویستن بۆ ئیدارەدانی وڵات. پێویستە ئەو خاوەنتوانایانە بهێندرێنەوە ناو وڵات و پشتیان پێ ببەسترێ و سوودیان لێوەربگرێت بۆ یارمەتیدانی حکوومەتی نوێ. ئەگەر ئەوە بکەن، کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەم حکوومەتە نوێ قبول دەکات. وێڕایەوە بڵێنانەی کە تالیبان داونی ترس و ڕاوکیەکی زۆر هەیە دەربارەی بڕێوچەکانی لە دەستی سوپای ئەفغانستاندا بوون و کەوتونەتە دەستی ئەم زۆدنەوەیە. بە گوێرەی بەڵگەنامەیەکی پەرلەمانی ئەڵمانیا کە دەستێمە کەوتووە، تەنیا حکوومەتی ئەڵمانیا بە بەهای نزیکەی 12 ملیار یۆرۆ چەکی داوەتە ئەفغانستان. لە کاتێکدا کۆی هاوکاریەکانی ناتۆ بۆ سوپای ئەفغانستان خۆی لە 3 تریلیۆن و 500 میلیارد دلار دەدات بە پێداویستی و موچە و ئەو چەک و ئامێرانەی بۆ سوپای ئەفغانستان دابین کراوە. ئێستا کۆی ئەم جبەخانەیە لە دەستی تالیباندایە. ترس و ڕاوکەیەکی زۆریش هەیە کە بەشێکی ئەم چەک و جبەخانەیە بکەوێتە دەست گروپە تیرۆریستیەکانی وەکو داعش و قاعیدە. پێم وایە نەدەکرا سوپای ئەمریکا یاخود ناتۆ ئەم هەموو چەکە کۆبکاتەوە. ئەوان ماوەی 20 ساڵ سوپایەکیان پەروەردە کرد و بە تریلیۆن دۆلاریان تێدا خەرج کرد. خۆ نەدەکرا ئەم سوپایە لەم چەک و جبەخانەیە ڕوود بکرێتەوە پێشەوەی ئەفغانستان بەجێ بێڵن. تەنانەت ئەگەر دڵنیاش بوونایە لەوەی کە ئەم سوپایە بەرەنگاری تالیبان نابێتەوە. هەرچەندە پێشبینیشان نەدەکرد ئەم سوپایە بەم شێوەیە هەرس بهێنێ. بەڵام لە کۆتاییدا تالیبان بووە واقعێکی نوێ و هێزێکی سەربازی ئەوتۆ کە خۆی بەسەر ئەفغانستاندا بسەپێنێ، بۆیە سیناریۆکە دەبوو ئاوا بێت. یان تالیبان دەبێتە بەشێک لەو سوپایەی بەچەکی ئەمریکی پرچەکە، یان دێت و دەست بەسەر ئەو سوپایەدا دەگرێت کە بەچەکی ئەمریکی پرچەکە. لەبەرەوە پێم وایە هێزەکانی ئەمریکا و سەرکردە سەربازیەکانیان دوجار ئەم واقعیان قبول کرد و بەو ئەنجامە گەیشتن کە هیچ بژارەیەکیان نییە بۆ گۆڕینی ئەو واقعە.